جهجای وائل حازم شروع سیاسی جبغداد پرسم هجای وائل تو بخیرات یا کردستان 24 ناف مالا سونه هن ناکوکو پرتوازه بویا شیعجی نشین وانا کن بکن برایت پارلمان ممکنه دو ساعت دا بشیتن سروکه کی حل بجرید یک جه هر دو کاندیدان لدەستپێکدا ئێوارە باش بۆ تاوی ئێوە بیرانی بەڕێز لە ڕاستیدا ڕاستە کەس ناتوانێت کۆڵ لێوە بکات کە ئەمە ئەستەمە بەڵام ئێستا دەبینین ئیمڕۆ واقعەک هەیە کە پرسێکە سەرۆکی پەرلەمان بوونی نییە ماوەیەکی دوور و درێژە پەرلەمان بێ سەرۆکە هەمووان هەست بە شەرمەزاری دەکەن بەتابەت ئێستا کە دەبینین ئێمە لە پشووی تەشریعیداین ئیمڕۆ دەست پێ دەکات و چەند ڕۆژێکی کەمی ماوە دەست پێ دەکات و لە پێنجێک کۆتایی پێدێت واتە گەر هەڵبژاردنەکە ڕوونەدات هیچ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانیشان چەم نادرێت واتە هەمووان هەست بە شەرمەزاری دەکەن و چوارچێوەی هەواهەنگی ئەو پاشخستنە لە هەمان کاتدانەوێت ئەو پرسە ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە سەرڕای ئەوەش هێزە سیاسی سونیەکان ئەوانەی ئێستا کە شەرمەزار دەکرێن من باس بۆ هەموو لایەنەکان دەکەم هەموو هێزەکان ئێستا هەست بەو بارودۆخە شەرمەزاریە دەکەن لە تەنانەت لە چوارچێوەی هاوچە شەهرەمیەکانیش ئەمە ڕاستیەکە دەرچی پێ دەکرێت ناک ئێستا هیچ سەرۆکێکی لیستێک نییە کە بیاوێت بربەش دروست بکات بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی مەگەر ئەو کەسا هەندێک هەزر و میزاج و پرسە کەسەکانی تێکەڵ نەکات گوێڕای ئەوەش پێویستە ئیمڕۆ زمانی بەرژەوەندی گشتی زمانی نیشتیمانی زاڵ ببێت و لەو چوارچێوە زۆری نەسونەیە دەربچن دەرچوون هەبێت و ڕووبکەنە چوارچێوە و زۆرینەیەکی نیشتیمانی بۆ پێویستی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی ئەمە خواستێکی گشتیە نەک تەنها بۆ سونەکان باشە ئەڤروکە دێ چ چێبیتن لە پەرلەمان ئایا سەرۆکێک دەهێتە هەڵبژاردن ڕاستیدا پێداگری هێزە سیاسەکان بەو ئاراستەیەن کە سەرۆکی ئەنجومەن هەڵبژێردرێت بەڵام هەندێ ئەگەری بچووکان بۆ نمونە جۆرە کێشەیە گرفتێک دروست بکرێت بەڵام تابەت لەو دانیشتنە ئەو جۆرە پێشبینی و ئەگەرە لاوازە وێڕای ئەوەش تەواوی هێزە سیاسەکان ئیمڕۆ پێداگرن بۆ یەکلایکردنەوەی ئەو دۆسیە هاوپەیمانەکان گۆڕانکاریان بە شێوەیەکی شێوەیی و کەم بەسەردەهاتووە جۆرێک فشار هەیە هەندێک خواست و ئیرادەی سیاسی هەیە دەکرێت هەمووان ناچار بکات بۆ ئەوەی ئەو پرسە کۆتایی پێبهێنە و دۆسیە دابخرێت دەنجی زۆر هەن لە پەرلەمانی عێراق پاڵپشتی دکتۆر مەحموود بەشەدانی دەکەن ئیمڕۆ بەو ئاراستەیە دەڕۆن و هەنگاو دەهاوێژن لەو دانیشتنە بەبێ ئەوەی هیچ گرژیەک و پشەویەک دروست بێت یان دکتۆر مەحموود بەشەدانی هەڵبژێردرێت 80% ئەگەرە لە ئارادایە ئەو 20% دابش دەبێت بەسەر پاڵوراوەکانی دیکە بەڵام خواستی سیاسی هەیە کە دەبێت کاریگەری هەبێت هێژە وائل دماهیک نوچە بەریدەمێکی گەشتیە دەنگ و یا نەزانم ڕاستەیان ڕاستنی نەدەبێژن پارتیا سیادەیە خەمیس خەنجەر پشتەوان یاخوب و مەحموود مەشهەدانی دیار کردیە ممکنە کاندیدێ خوڤە کێشیتن و دەنگ بە مەحموود مەشهەدانی بدات ئانکولانێن سیاسی یەنسونە ڕێکەفتنە لەسەر هەڵبژاردنە یەک کاندیدی بۆ سەرۆکیانی ممکنە ئەڤە ڕاست بیت بڵێ ئەگەر ڕێککەوتن هەبێت لە نێوان سیادە و عەزم بە هەر شێوێک لە شێوەکان ئەگەر ڕێژەکە شانۆک و پێویست نەبێت بەڵام جۆرە تێگەیشتێک هەیە بۆ پاڵاوتنی بەڕێزیان ئەوەی دەمێنێتەوە هێزە سیاسە سونەکان ئەوەیە
تحالف و هاواهنگی یاخدا پەیمانەتی تەقەدومە کە ئایا لەگەڵ لیستەکان دیکە هاودەنگ دەبن. ئەمە ڕاستێک کە ئیمڕۆ من پێم وایە دابەشبوون هەیە، بەشێک ناوێت دکتۆر محمود مەشەدانی بپاڵێورێت و بەشێکیشیان پاڵپشتن. وێ ڕایەوەش هێزە سوننەکان وەکو هەموو کات دابەشبوون بە دابەشبووی دەردەکەون، بەڵام تێکرای سنیش لەگەڵ ئەوەن سەرڕای ئەو دابەشبوونە واتە لە نێوان کۆمەڵی پەردبوو دژی محمود مەشەدانی ئەوانەشی لەگەڵین لە نێوان عەزم و سیادە پێم وایە زۆرینەیان بە تێکرا پاڵپشتی لە دکتۆر محمود مەشەدانی دەکەن. باشە ئەف کێشەیە سەرروکی پەرلەمان دناوبەرە سنەیان و بە هەوڵدانێن جودایên شیعەیان وا دەچیتە ساڵێکی گەلک جارە لە هەنێن سونی دەبێژن ئەگەرێ دروستبوونا ناکوکیان و پەرتەوازەیە دناف ماڵە سنەیان شیعەنە. ئەڤە ڕاستە؟ و بەرژەوەندیە شیعەیان چیە دەبێ ناوبەرێدا؟ يعني هذه بفترة من الفترات لە ماوەکان ئەو ساڵێکە ڕایبورد دەبینین هەندێک گۆڕانکاری هەبووە بەهۆی ئەو جۆر هەواهەنگی تەنسیقیە بەتابەت ئەو چوارچێوەیە نەتوانراوە سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێت. هەندێک جار خواست هەبوو بۆ ئەوی مندەلاوی و بەشێکیشان لەسەر ئەوە خواستیوان هەیە بەردەوام بێت بۆ ماوەیەک لە ماوەکان و ماوە هەر درێژیشی هێزە سوننەکان ئەو کەم و کورتێت دەگرنە ستۆ و ئەو بەشان بەردەکەوێت، چونکە هێزە سوننەکان لەسەر ئەو پرسا بە جۆرێک خواستی کەسی و بە میزات مامەڵیان دەکرد لە بەرامبەر بە هەندێک کەسایەتی پامێکیان بە گۆڕپان و شەقامی سونی دەدات کە بەبێ ئەو نەدەکرا بۆ نمونە ئەنجومەن سەرۆکی هەبێت لە ناو پێکهاتێ سوننە، بەشێکیشان یاریان لەسەر پرەنسیپی تۆڵەسەندنەوە دەکرد. چەندین کارلێک و کارتێکەری دیکە هەبوون ڕێگر بوون و هۆکاری وەستاندنی ئەو پرسە بوون، بەڵام وێ ڕای چوارچێوەی هاو ئاهەنگی کە لێ بەدەرنین تەنانەت سەرۆکوەزیرانیش بەڕێز محەممەد شیع سوودانی لە ماوەیەک لە ماوەکان بەشێک بوونە لەو ڕێگریە ئەمە ڕەت ناکرێتەوە. باشە بە هەلبژارتنە یەک ژڤان کاندیدان نافماڵە سونە بربکیژ ئاقاری دێ بچیتن ممکنە فەرزکردنا لایەنێکی دیسەر لایەنێ دی شەڕێ لایەنێ سێیان دروست ببیت؟ يعني بصراحة بەڕاشکاوی دەتوانین بڵێین ئیمڕۆ ئەگەر پەرلەمان بەو ئاراستەیە ڕۆیشتووە بەڕێز ساڵم ئیساوی هەڵبژێردرا پێمان وایە کێشەی خۆسەپاندن تێبینی دەکرێت و بە زۆرە دەست و پەیوەندانی کە لە پەرلەمان هەن، بەڵام ئەگەر بەو ئاراستەیەش ڕۆشتین کە هەڵبژاردنی بەڕێز دکتۆر محمود مەشەدانیە بەو ئاراستەیە پێنگاو هاوێژراون بۆ ئەوەی محمود مەشەدانی کار بکات بۆ کۆکردنەوەی لایەنەکان و تیمارکردنی ئەو برینانی هەبوون و یەخستنەوەی ماڵی پەرد بوو کە کێشەی تێدا و لێوان لێوە لە کێشە ماڵی سوننە و ئەوانەشی کە زۆربەی کێشەکانیان پشتێ کردووە بەدکراوەکانیان پشتێ کردووە تەنانەت لە سێدارەدانی ڕۆڵەکانی ئێمە ئەوان لە بری ئەمە شوێن کەوتەی پێگەی سەرۆکی پەرلەمانن. کێشەی دیکە لە بەرژەوەندی خوان بە دوایدا دەگەڕێن لە ناوچەی سونە کێشەی زۆران لە تەواوی عراقی کێشە گەلێکی زۆران، بەڵام خواستێک هەیە بۆ ئەوەی دکتۆر محەممەد مەشەداوی هەڵبژێردرێت و ئەو پرسانە چارەسەر بکات بەشێکیشان بەڕێز ساڵم ئیساوی بە پەسەند دەبینن. ئەمە هۆکار بووە خوازارن کە بەو شێوێن نەبێت، چونکە لە کۆتاییدا ئێمە بە دوای پارێزراوی خەڵکی خۆمان و شارەکانمان و تاوی عراق و عراقیەکان بەدی دێن، ئەمەش بەبێ سەقامگیری سیاسی بەرجەستە نابێت. خوازارن کە ئەزمونێکی دیکە ڕوبڕووی ئەزمونێکی دیکە نبینەوە کە بۆ نمونە پارتە کوردەکان پێدا تێپەڕین کە ئەوانیش باسییان لە جۆرە چارەسەرێکی سیاسی کرد بینیمان لە سێ پارێزگا کورد ئێستا بەرهەمێکی ناوازی هەیە مەشاناسییان پێوە دەکەین ئەوەی لە هەرمی کوردستان
بەدی هاتووە و دەستیان کەوتوێ مەشانازی پێوە دەکەین لە وەبەرهێنان لەو خۆشەویستی و لەو کرانەوەی کە بەڕوو ئێمەشدا هەبووە ئێمە هیچ ڕێگەیەکی دیکەمان نابێت بێجگە لە سەقامگیری سیاسی ئەمەش بە هەڵبژاردننی بەڕێز مەحموود بەشەدانی دێتە ئاراوە باشە هێژەیەوال حەزم شروعەکاری سیاسیش بەغدایە سپاس بووتە